ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نرخی بنزین و ڕۆڵی بنزینخانەکانی حکومی لە نێو هەرێمی کوردستاندا بۆ داشکاندنی نرخی بنزین. بەپێی زانیاریەکانی ئێمە بەشێکی زۆر لە بنزینخانە حکومیەکان لە کار کەوتون، ماوەیەکی زۆرە کار ناکەن. ئێستا وەک دەبیندرێ ڕۆلی بنزینخانە ئەهلیەکانە لە دابینکردنی بنزین. ئەو بنزینخانە ئەهلیانە و لە کارکەوتنی بنزینخانە حکومیەکان چەندە لە قازانجی هاوڵاتیان و شۆفێراندایە، چەندە لە قازانجی حکوومەت و بەرژەوەندی گشتیدایە. ئێمە لە یەکێک لە بنزینخانەکانی حکومی شاری هەولێرین کە پێی دەگوترێت بنزینخانەی ڕزگاری. بابزانین چەند ساڵی ئێوە لە کار کەوتون کار ناکەن کاکانی؟ 3 ساڵە بەنزینخانەکەمان داخراوە، بەنزین دابەش ناکەین. چی مەسەلە چی مەوزوع چی؟ وەڵڵا هۆکارەکەی نازانم، یعنی دامی بنزین نیە ئێستاکە. حکومەت زاران دامی بنزینی دەکرد بە سعرێکی گران دەهینە لە تورکیا لە ئێران بە سعرێکی مناسب دیدای خەڵک. بە قەناعەتی من ئەو 3 ساڵی کە ئەو ئەزمەیە دروست بووە حکومەت لە توانایدا نمایە ئەو دامەیە بکە، چونکە ناکرێت بە سعری تیزاری بەنزینخانەی حکومی بەنزین بفرۆش. ناتوانێت ناکری ئەن شتەکە خۆش نیە بەنزینخانەی حکومی بە سعری تیزاری بفرۆش، چونکە سعری تیزاری ڕۆژانە یعنی مانگانە 2000 دەگۆڕێت، 3000 سعرەکەی دەگۆڕێت. ناکری بەنزینخانەیەکی حکومیەت و مانگانە سعر بگۆڕی، دەبێت سعرێکی سابت بی استقرار بکە لەسەر سعر. باشە تۆ بەو پێی کە بەرپرسی ئەم وێزگەی ینی لە کارکەوتنی وێزگەکەتان یان وێزگەکانی تری حکومی بەڕاستی ئەمە لە قازانجی شۆفێرە هاوڵاتیە بەرژەوەندی گشتیە یان زیانی گەیاندووە؟ نەخێر هیچ لە بەرژەوەندی شوفێر نییە، لە بەرژەوەندی فەرمانبەران نییە، لە بەرژەوەندی حکومەتیش نییە. ڕاوەستانی بەنزینخانە لە بەرژەوەندی کە فەرمانبەرەکانم بێژن ئێستاکە بێش وکارن و حکومەتیش ئێستاکە جاران دەماندا بە تەکسی لەتی بە 500 دینار بە شێوەی کۆبۆر، یان خەرکەی استفادی دەکرد. بەڵام ئێستاکە تەکسیبی غێری تەکسیبی تایبەت بی بە 1 ساعت تێ دەکەن. سعری تیزاری چەندە؟ 675 700 مەسەلە ئێمە ئیمکانێتمان نیە خۆمان خاوەن نەوتی وانە خۆمان خاوەن نەوت نین. باشە ئەی مەسەلە چییە؟ حکوومەت ینی خۆ دەڵێن ئەمە نەوت سەرمایەی وڵاتە، ینی سامانی گشتیە. ئەی بۆچیەوە بنزینخانەیەکی حکومیی هەمومانە بەڵام بەنزینی تێدانی؟ وڵای قسەکەی میش لەگە قسەی کاک عالیە. پێشتری حکومەت دامی بنزینخانەکانی دەکرد، بنزینی لە جیان دەینا حکومەتی هەرێم حکومەتی هەرێم بەرێ. بەس پاش ئەو قەیرانێ پاشاتنی داشوانە حکومەتی هەرێم تووشی قەیران بوو، ئێدی ناتوانانی ئەو دامی بنزینخانەکان بکە بۆ شێوەی مەسەرەن پێشتر لە ئۆکرانی دەهینە، لە تورکیای دەهینە، لە ئێران دەهینە، بە سەرێ مناسب دەیداوە منافسەی بازاری پێ دەکرد. بەڵام بەڕێی شخصی خۆم ئێستا ئەو دامەی ناکە، حکومەت ئەو دامەی ناکە. بە ئەنقەزە؟ نا حتمما بە ئەنقەز نییە. چەند فەرمانبەر لێرە؟ وڵات زۆری تقریبا 50 فەرمانبەرین و سل فەرمانبەر زیاتر لە 30 شتان نییە؟ ناوەڵە بێش. سبەینە سعات تا چەندێنێ؟ ئەمە سەبانان سعات هەش لێرێنێ تقریبا هە 6 چاری دەگەین ئێرانە تا دەوری سعات 3. باشە چیە مەسەلە ینی بۆ دەبێ بنزینخانەی حکومی بنزینی نەبێ ئەهلیەکە بنزینی هەبێ؟ ئەهلیەکە زیاتر سعری سابت نییە، یعنی دەتوانی سعری زیاد و کەم بکە، بەڵام حکومیەکە بە سابتی سعری دێتەوە. یعنی هیمە سعرەکە حکومەت لۆماندا دەنێ، بەڵام ئەهلی کە دەیکڕی لە مەجای تیجاری یا مەجای تەدایە سعری زیاد و کەم بکاتن. یەک شتەیە لە حکومی زۆر مهمە ئەگەر بکرێتەوە بنزینخانەی حکومی سیقەتی زۆر تۆکمەی هەیە میمی هەیە. خەڵک ئێستامە 2 ساڵ و نیلەوە پێشکە بنزینمان دەفرۆشت لە ئەهلی سعرێک بوو، لە حکومیش سعرێک بوو، سعرەکەی حکومی گرانتر بوو لە ئەهلیەکەی، بەڵام خەڵک داهات لە حکومیەکەی دەیکڕی. لۆ چکە بەڕاستی سقەی هەیە، منارم ئەهلی سقەینێ نە، بەڵام خەڵک زیاتر سقەی بە حکومیەکەیە، کەچی حکومیەکەەوە قەپات کرا و یارمەتی نادرێت. حکومەت دەتوانێت بنزین بەرکری بە 600 بکرێت بە 650 بداتەوە لەبەر عالم سقەی بە بەنزینخانە حکومی هەیە، زیتیان ناکرێت، عەدادەکەی مەزبوطە و دەستکاری بنزینەکە ناکرێت، نەوتی تێ ناکرێت. ئەهلیەکان سەنسۆریان سەر نییە، بەرەقەبە سەنێ بکەی فانە فرۆش بکەی فانە. باش ئەگەر لێرە هەبێ باشترە. ئێمە حکومەت دەتوانێت بە 600 بە 620 کرێت بە 670 بداتەوە، هەلێتی چ لە دینار 50 دینارخانان کە ڕۆژانە خێرش چاک دەکا و مۆزەفەکانی دەکەون سەر ئیش. ئەم پەمپانەی بنزین
ماوەی 3 ساڵە لە کار کەوتەوە وەکو دەیبینین کارمەندانی ئەم بەنزینخانەیە 3 ساڵ دەبێت وایە نەکردووەکە لە ڕێگای ئەم پەمپانەوە بنزین بچێتە ناو سیارەکان بەم شێوەیە لە وێزگا حکومیەکان بنزین نەماوە ئەو ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلی کارمەندەکانە لە باسی ئەوەی ڕۆژ لێیاندا ئێران بە باش زانیوە لەبەر سێبەر بێت. زەرەر هەبووە لەوەی کە لە کار کەوتووە؟ إيه طبعا عليه والله قال بنزيخانه رابوستي اكيد زرري هي له حكمته عملوا ملتش باشە زەرەرەکان چی بوو؟ والله الزرر كان سي مثلا او بنزيخانه سي صار راغوستا تاثير لبو مكان دك لو بو مكان ستوك بي سون كان ستوك بي ميتر كيناوي مثلا جنك هلبيني يجنا كاتنا وهم زرر طبعا الحكومه تبي دوباره مزخانه بقوري او زرر كان يعني پەمپەکان إيه طبعا تاثير لبو مكان دك باشە کاک علی تۆ بۆ پێکە بەرپرسی زەرەرەکان چی بۆ لەو 3 ساڵێ؟ ڕازەکە هیچ داهاتێک لە حکوومەت هەرێمی کوردستان نییە دانیشتنی فەرمانبەرش بێکار ینی چ لە بەرژەوەندی نە لە بەرژەوەندی منە لە بەرژەوەندی حکوومەتیشدایە مرتاحنینەوە نەوەڵە مرتانی یانی فەرمانبەر بێ ئیش بەڕاستی جوان نییە لە سبەینەوە سعات 8 تاوەکو 3 دەبی دەوامیش بکەن تەنیا ئێوە سەیری دار و دیواری بەنزیخانەکەتان هەر ئەوەندێ زیاتر نییە و باشە بەنزیخانەی حکومی بمینێ باشیان قەپات بکرێت بمینێ باش لەبەر چ باشە بمینێ لومەش لۆ هەموو خەری باشە یعنی ئێستا منافەسە نییە نەخبەری یعنی لەسەر نرخ ئێستا ئەهلیەکان بە کەیف خۆیان بنزین بەری ئەرێوەڵە هەیە ئەوکانە هەیە مارم لە کەلەکە هەیە بە 590 دەدا هەیەش بەوە تا ئەو بەنزیخانەی بە 675 دا یعنی نرخەکە هەر کەسە بۆ خۆی کەس بەوەیان هەر کەس بە کەیفی خۆی دەفرۆشی و نیە بری سعرە چێبی باشە بۆ تەکسی نابی حکوومەت بەنزینیان بداتێ بە تەنیا پێشتری هەبوو پێشتری هەبوو بە 500 بنزین لە حکومی وەرتان دەگرت بنزین بە 800 بۆ من 500 ماوەردەگرت بەڵام ئێستاوە نەماوە ناوەستاوە نما بۆنگۆ زەرەرە بەری باشە چ دەڵێی تا حکوومەت دەڵێ حکوومەت بەنزیخانە حکومیەکان بەکار بخەوە بەرێ حکوومەت دەگە بنزخانە ئەوکان بەکار بێتەوە شتێکی زۆر چاکە و باش دەبێت حواڵ چۆنە بنزین تێدەکەیت بەڵێ لتری بە چەندە؟ وەبزانم بە 675 زیێوەنیە بە 670 بڵێ بۆ تۆ گرینگە کامیان تێ بکە یان هەمووی هەریەکە ڕەنگریجی خۆیە بۆ کەواڵێتی سیارەکەی کاتی کەواڵێتەکەی بەرزە تاسیلاتی خۆی بۆ ئەوی سیارەکەت دی پەچی ناکەی ئەو ناکەی بە زۆر زار فیتمەمەکەی پەچی دەکەی بۆ کەواڵەتی پانزینەکەی خراپە باشە ئێستا بەنزیخانەیەکی زۆر دەکرێتەوە بەڵێ. بەنزیخانەی حکومیش بنزینی نییە چیە مەسەلە تێگەیشتی لەو کارەکە دەگەرێت بۆ حکومەت و پلانی حکومەتدا تۆ لەگەڵ ئەوەی بەنزیخانە حکومیەکان بنزینیان نەبێ یان پێداشم هەویتن هەبی بەخۆ دەزان چینمان هەیە لە کۆمەلگادا چینی هەژارمانیشی مامنەوەتمان چیە دەوڵەمەندمایە بۆ چینی هەژارەکان باشترە نرخەکە باشە ئێستا هەلی وڵی گرانە گرانە ئاگران ینی لەگەڵ نرخەکە نی نا لەگەڵ نرخەکەین بەنزیخانەی حکومی ئێستا لە کار کەوتون قەت پرسیار کردووە بۆ لە کار کەوتون ناوەڵە پرسیار نەکردەوە پێت ئاساییە حکومی نەمینێ ناوەڵە پێم ئاسایی نییە پێت ئاسایی نییە ناوەڵە خواستم بۆ تاکسی بۆ تەکسی کرا دەرەجێ بۆ خصوصیش باشە جیاوازی بەنزیخانەی حکومی لەگەر ئەهلی چی جیاوازی چی حکوومەت دەتوانی بە شێوێکی هەرزان بداتەوە هاوڵاتیان بە ئیسفادەیەک کەم بەڵام ئەهلیەکان بە کەیف خۆیانە سعری زیاد دەکەن هەندێک جار دەیانگوت لە حکومیەکە بەنزینێکی باش دەدرا هەرزانیش و بەڵام ئێستا ئەهلیەکان کەس نازانی کەس نازانی لە حدود داخل دەبی کوالیتی باشە دێتە ناو شار کوالیتی کەم دەبتەوە بێتە ناوشار کەم دەبکە کەم دەبتەوە چیە چی نییە نازانم کەوایە تۆ وەکو شۆفێرت بەنزیخانەی حکومی و کارکردنی ئەوان بە گرنگ دەبین بە گرنگ دەبین بەڵام گرنگە زۆر باشترە بەڵام وەکو دەبینم سارەکەی تۆ وە زۆربەی ئۆتۆمبیلەکان پێویستیان بە بنزینی پاکە تایبەت وەڵا دەبی بگەڕێ ینی سەر لێ شێواوەکەم وەڵا ئێستا ئەو سوپەرە دوودرم نازانم باشە یان خراپ یعنی دەبی گوتیان باشە هاتیمە بە قسەی خەڵکی تێ دەکەم
ئەگە باش نەبێ بیتی سام گۆڕم یعنی تاقیکردنەوەیە ئارێ وەڵا خۆ یعنی شانس. ئێستا دیار نیە تا ئێستا بەنزیخانەك بەنزینەکەی دەرەجەیەک یعنی تاوەکو ئێستا دیار نییە لەو هەولێرە گەور و ئێستا گرانەی یەک بنزیخانە گرنتی 100 لای نییە با یەک بەنزیخانە برێم گرنتی بەس باشە کاکە حکوومەت دەڵێ من چاودێری مەیە سزا دەدەم ئەگە چاودێری هەبی بەنزیخانەك دیار دەبی وە تۆ یعنی هەر جارێ لە هەرجارێ دەبی لە زێ شتێک ئەوەش هیچ بەس بەنسبەت سعرەکەی ئەتو 40 دقە بە سیارێ بڕۆ بە 450 40 دقە داخلی شاری بە 600 و 700 یعنی نرخەکەی زۆرە يعني تو بس دقيقة سعرك إذا قرأ باشە بۆ ناچێ بنزیخانەی حکومی إيكا حكومي حکومی نییە بنزيني أو أنا برك باش ما كان حكومي هرب كلنا یعنی هەر داخراوە هر كا أو بنزخان شو ربوي تخص زي سعر شنو حكومي سیار نەکردو بۆ دەبێ بنزیخانەی حکومی وای لا لێ شيء بسيار كم أو تو أو رواتي بسيار لهم دقيقة أنا شيء ليدر بس یعنی تۆ لەگەڵکردنەوەی و بنزیخانە حکومیانەی أجر بكريتو بنزين كان باش بيتبع باشە یعنی زیات چاودێری باشە لەسەری باش. تۆ بە واقعی پێم بڵێ لە ڕابردوو بنزینی لە حکومی تێکردووە لە نێوان ئەهلی حکومی بيشتر متوانە بنزينيان باش باشتر بوو قديم یعنی حکومیەکان بكوبون بو بنزينيان یعنی باش حکومیەکان بکرێتەوە هەم باش. کوالیتی باشە هەم نرخیش زۆریش بەس چاودێریەکی باشی لەسەر باش واستە نەکەوتنای واستەی بکەوتەناوی دیسان ئەو دەبیتە فشە بەس سعرەکەی زۆر میمە ئەتوەرە بە سیارێت چلدەقە و هەبڕۆلۆ پردێ دەگەی کەرکوب 450 چلدەقەوەرە داخلی ێرەبە بە 600 و 700 یعنی هەر بنزین ئێستا بە چەند تێدەکەیت تۆ نازم بە چەندیە لتری سوپەر 875 سوپەر بە 870 نازانی چێ بنزینە نازم ئێستا گوتیان باشە هاتی مەرتێک بنزینی حکومی باشتر بوو لە پێشویان ئەهلیەکە پێشوکەنجین ینی بەر لەوەی حکومیەکاندا بخرێن لە کار بکەون والله حکومیەکان باش حکومی پێ باشە ئێستا ئەو باش. لە کارکەوتون بێتاقەتی کردووی لەو مەسلەی پێت خۆش نییە بە بێشک حکومی باش بوو ئارە والله حکومیەکە لەبەر باش چ باش بوو ئێستا بۆ نمونە کابرای نادات مەچنەی لێنە داستاوا دەکە دەڕۆ قڕ لێدا مەشنەکەی لێدا یعنی کێشەکە لە کوالیتەکە بوو ئەکشت ئارە والله وایە یعنی لەوێ بەنزینەکە باشتر بوو ئەوە دنووستی ئۆکتان نۆتسێ بەس هەمەچنە لێدات ها لێدەدا ئارە والله یعنی ئێستا بۆ تۆ کێشەیە لە شوێنێک دەگەڕێ بەنزینەکە باش ئارە والله بە بێشک یعنی 100% بەنزین سوپەرەکەیان باشە بەس گرانە گران گران باشە پێت باشە حکوومەت لە دیاریکردنی نرخەکە وەکو بەنزیخانەی حکومی ڕۆلی هەبێ یان هەر ئەهلیەکان بۆ خۆیان دیاری بکەن ناوەڵە حکومیش ڕۆلی هەبی منافەسە هەبی لە بین هەردوولایان باش بەشێکی زۆر لە شۆفێران سەریان لێ شێوایە دەڵێن دەچین هەر بەنزیخانە دوو ڕۆژ باشە سێم ڕۆژ خراپ دەبێت چ گەرانتی هەیە بەنزیخانەکان بەنزینێکی باش بدەن بە ڕاست بەخۆی لە دەست بەنزیخانەکانە زیاتر ڕاستی کوالێتکات و ئەنوا بنزین هەیە کە بەکاری دێنی زیاتر لە بەنزیخانەکان بە پێ ڕێنمایەکان هاتوو ئێستامە وەزارەتمان هەیە دەگەڕێ لەسەر کەشکی وەزار بابرین لەسەر چاودێری هەیە من لەگەڵ بەرپرسان قسەم کردووە دەڵێ سزاشیان دەدەیت سزادانی شەیە بەڵێ جاری یەکەم لەوانەیە ئاگدارکردنەوەی جاری دۆم غەرامەیە 3000 خەباتکردن باشە بەڵام شۆفێرەکان دەڵێن لە حدود بنزینەکە بە خاوێنی دێ یا لە ناوەخۆ بەڵام کە دێتە بنزیخانە فێڵەکی لەگەڵ دەکات بنزیخانە فێر لەگە دەکە تازی فێر لەگە دەکە ئەوەی بیوە لەگەڵی دەکەی دەتانی بیکەی لەگەڵ بنزین ئەوە نیبرێ ناکەیت بنزین هەیە مەواد هێدای هاخینە و ئۆکتانی بنزین بەرز دەکاتەوە لە فاسیش دەردەسی بەڵام لە چایرە کێشت بۆ دروست دەکات ینی هەیە لە فەحسیش دەردەسی کوالیتیشی هەمووی مەزوری دێ فاسی دەکات دەڵێ ئۆکێ بەڵام دواتر زیادیش بزەبت بە پەیمانەوەی مروری زەمن ئەو بنزینەکە چەند دەمێنێتەوە ئۆکتانەکەیدا بەزی سەبر ئەوە بە پێ ینی فرسەکە زۆرە باشە پێم بڵێ بنزیخانەی حکومی ئێستا لە کار کەوتووە قازانجی بۆ ئێوەیە نیە حکومی هەبی باشترە هەبی باشترە ئەوە نیە برێ سارەکان دادەبەزی ساری بنزین بخۆی عادەتەن دێتە خوارێ لەگەڵ حکومی بەڵام کە حتمما ئێستا قازانجی بنزیخانەکانە کە حکومی نییە بەڵام ئەوە لەگە ئێمە لەگەڵەوەژدان کەەوە بنزیخانەکان زۆری بکرێتە حکومی با هەبی حکومی هەبی تیزاری شەبی باشە بەڕاست چێ نرخی بنزین دادەنێ من تێ ناگەم نرخی بنزین ئازادە کە حکومت بنزینی نەدایە بە خۆت دەزانی بازار ئازاد دەبی لەو حاڵەتە ئێستا ئازادە زۆری بنزینەکانیش ئێستا لە ئیران و لەماندێتن ئەو بنزینانە کە دەڕۆژ لە بۆ ئەوروپا ئێستا لە بۆ ئەوروپا ناچی کە لە ئیران دەڕۆیش لەبەرەوەی ئیران حساری لەسرە ئێستا هەموو زیاتر دەبۆ عێراق باشە ئێستا ڕووی لە داشکانیان بەرزبوونەوەیە ئێستا تەبیعی ڕووی لە داشکانە بەڵام ئەو داشکانە نیە کە چاوەڕێ لێ بکەیت 20 زیندار سی نەربێت و خواری ئەوهانە دەڵێن کۆمپانیەکان کۆنتڕۆلیان کردو کۆمپانیەکان وەکو کۆمپانی
ئەو دوێ حەسەب ڕۆژانە ئینتاز ڕۆژانەیە کە ئینتاز نەبوو ڕاستی بنزینەکان سەری ڕادۆسیان بەرز دەبتەوە کە ئینتازیش هەبوو دێتە خوارێ دادەکەوە. پراویست خستنی یان لە کارکەوتنی بەنزیخانە حکومیەکان لە قازانجی چێدایە؟ بەڵێ بە خێر بێن ئێمە لە 2014ەوە پاژۆی حکوومەتی هەرێم تووشی قەیرانی دارایی بوو ئەو توانای نما کە بنزین دابینکە بۆ هاوڵاتیان بە نرخی پاڵپشتی کراوە لەبەرەوەی تێچوشی زۆری تێدەچوو ئێستا کەش ئەو بڕە بنزینەی کە لە حکوومەتی فیدرال بماندێ زۆر کەمە ڕۆژانە 72,000 لیترە کەواتە کەمتر لە 105 پێداویستی پارێزگای هەولێرە بۆ ئێمە ناکرێت دابەشکەین لە بنزیخانەکان ئەوەی کە هەیە دەیدێنە و داوم دەستگا خزمەت گوزاریەکان و فەرمانگە میریەکان کە خزمەتی هاوڵاتیان دەکەن. باش بەڵام ئەگەر تۆ ئەمە بە هاوڵاتی بڵێ هاوڵاتی دڵی کاکە ئێمە لەسەر نەوت دەژی چۆن ئەمە نەوتمان نییە و نەتوانین بنزین دابینکەین بۆ بنزیخانە؟ بەڵێ ئەو بڕەنەوتەی کە دەنێرتە دەرێ ئەو پارێت تەبان بەکاردێ بۆ مەساریفی حکوومەت و بۆ موچەی هاوڵاتیان بە شێوە ناکاتن کە بیدەیە پاڵۆدەکان و نەوت و بنزین و گازوای لێ پاڵەوی و دابەشی بکەیت جارانش کە بنزین دابش دەکرا زیاتر لە 150 حکوومەت دەیکڕیەوە لە دەرەوە بە پارێکی گران و پارێکی هەرزان دیداوە هاوڵاتی ینی بەگرانی دەکات بەڵێ ینی بنزینی خۆی نەبوو بەرهەمی خۆی بنزینەکە زیاتر لە 150 خۆی نەبوو دەیکڕی لە دەرەوە لە ڕێگەی بازرگانەکانەوە باشە بەڵام ینی هاوڵاتی دەڵێ ئێستا منافەسە نییە لە نێوان بەنزیخانەکان پێشتر حکومی هەبوو وای دەکرد نرخەکە دابەزێ بەڵام ئێستا بازار ئازادە بەڕا چێ نرخ دیاری دەکات؟ بەڵێ ئێستا کەش بۆیە بەنزیخان دانەخراون و کراونەوە و ئامادەن بۆ کار بۆی هەر کاتی حکوومەت بتوانانی بنزین دابینکە لە ڕێگە بەنزیخان حکومیەکانەوە دابەش بکە تا بتوانێت و چێبڕچێ دروست بیتن و کۆنتترۆلی نرخی بازار ینی هەرە ئامانجەتان هەیە بەڵێ بۆیە دانەخراوە ئێستا بەرداوام فەرمانبەرەکانیش داوام دەکەن و بە هیوایەوەی کە ڕۆژێ بتوانین بنزین لێ دابەش بکەین. باشە کاک ئاری نزیکەی 3 ساڵیان 3 ساڵی ڕێکە و بەنزیخانانە لە کارکەوتون فەرمانبەرەکان دەڵێن ئێمە لە هەشتی بەیانی تا 3 دەوام دەکەین ینی ئەم بەنزیخانانە شوێنی استراتیژین لە کارکەوتنیان بەڕاست زەرێکی زۆر نییە بۆ حکوومەت بەڵێ مەش پێمان خۆش نییە کە لە کارکەوتون بۆ هیوایان کە ڕۆژە هیچ بکاتەوە ئەو 3 ساڵێک کە بەڕێز باز دەکەی ئەو 3 ساڵ و تا ئێستا ئێمە قەیرانی داراییمان هەیە و بە هیوای ئەوەی کە لەگە حکوومەتی فیدرال پێک بین بەشە بنزینی پارێزگای هەولێر و پارێزگایەکان تری هەرێمی کوردستان دابین بکەوەکو بەشەکانی تری عراق کەواتە گرفتەکە لە بەغدایە زیاتر لە بەغدایە لەبەرەوەی هەر پارێزگایەک حسەی خۆی هەیە بەڵێ جگە لە هەرێمی کوردستان هەموو پارێزگایەکان حسێکی باشیان هەیە ڕۆژانە بەڵام بۆ هەرێمی کوردستان نانێت نەخێر بەشەکە زۆر کەمە وەکو باسم کە ڕۆژانە 72,000 لیترە ئێمە پێویستمان بە زیاتر لە 2 میلیۆن لیتر هەیە ڕۆژانە. باشە هەندێک جار هاوڵاتی دەڵێ کاکە ئێستا بەنزیخانەکان هەموو بۆ تەئەهلی لە هەر شوێنێک دەبینی بەنزیخانەیەک دەکرێتەوە ئەمە سیاسەتێکی لە پشتە دەیانەوێت بەنزیخانە حکومیەکان نەمینێ یعنی قازانجەکە بۆ خەڵکێکی دیکە بچێت نەخێوانیە لەبەرەوەی ئەگەر بەنزین هەبواە ئێمە دەماندا بەنزیخانە حکومیەکان ئێساش لەبەرەوەی نییە و لە بازاری ئازاد دابین دەکەن بۆیە بەنزیخانە ڕێیان پێدرایە کە بفرۆشن دەوێت. باشە سەبارەت بە نرخ کاکاری بڵێ هەنی ئێوە بەرپرسن لەسەر ئەو مەسلەیە چاودێرن لەو کەرتا چێ نرخ دیاری دەکات؟ نەخێر ئێمە پەیوەندیمان بە نرخەوە نیە لەبەرەوەی کە لە مەزدەرش دیاری کراوە ئێوان بنزین دابین ناکەن و ئێمەش بۆیان دابین ناکەین بۆیە نرخەکان لە گۆڕانکاریدان بەس ئێمە بەرپرسین لە کوالیتی بنزینەکە و لە ڕاست و دروستی ژمێرانەکان عەدادەکان یعنی ئەو بڕێکە دێتە هاوڵاتی برەشی دروست بیتن. باشە سەرپێچیتان گرتووە لە بەڵێ ئێمە بەردەوامین سەرپێچی لە کۆنتترۆل و لە بڕی ئەو بنزینی کە دابین دەکرێت. هیچ بنزیخانێک سزا درراوە؟ بەڵێ زۆر هەفتانە زیاتر لە 4-5 بنزیخانە سزا درێن. هەفتانە بنزیخانە دادەخرێت هەر لەسەر ئەوەی سەرپێچیان وەکو چیان سەرپێچێکە دەبینی مواسەفاتی بنزینەکە تاوانە ئەو مواسەفاتی کە حکوومەت هەرێمی وەزارە سامان سوشەکان دیاری کردیە پێویستە لەسەری بڕۆن پێویستە پێشەوەی بنزین بکڕن لە بازار لە تاقیگەی ناوەندیمان هەیە وان تستی بکەن ئەگەر بە پێی ڕێنمایەکان بۆ ئەو جەدا بشکن بە ساوڵاتیان ئەگە ئەو مەرجە جێبەجێنەکەن ئێمە شتێکمانێ پێێنە مۆبایل لاب مختبرێکی گەڕۆکە ڕۆژانە بەسەر بنزیخانەکاندا دەسوورێتەوە سامپل وەرەگرێ ئەو بنزیخانەی بنزینەکەی باش بێ ئەو ئاسایی دەتوانێت بیفرۆش ئەوەی تر
نووسرا بۆ ئێمە دەکەن و ئێمە لە پێچوان لەگەڵ دەکەین بە پێ یاسا دادەخرێ و غەرامە دەکرێتن. باشە چ سزایەکیان دەدەن؟ بەڵێ سزاکان لە پێشمارنی پارێ و لە داخستنیشە لە 3 ڕۆژ تا 5 ڕۆژ تا 10 ڕۆژ بە پێی دووبارە بوونەوەی جارەکان و بە پێی زۆری سەرپێچێکە. ینی پارەکە کەم نییە؟ نەخێر پارەکە بە 500,000 میلیۆنەکە 2 میلیۆنە چەند جار دووبارە بێتەوە لە ساڵێکدا زیاتر غەرامەکەی زیاد دەبێت. ینی بەنزخانە هەبوو چەند جارێک دووبارەی کرد؟ بەڵێ چەند جاریش غەرامەکراوە. چەند جارش غەرامەکراوە. کەوایە ئەو دیاردەی هەر بەردەوام. بەڵێ ئەمە بەردەوام دەبین لە چاودێریکردنی بەنزیخانەکان بۆی هاوڵاتی بەنزینش بگاتە بەردەستی باش بیتن ینی کاریگەری خراپی لە ئۆتۆمبیلەکان نەبێتن. هاوڵاتی دەتوانێت سکاڵا تۆمار بکە لە بەڵێ ئەو شتە ینی جگە لە گەڕانی خۆمان ئێمە ڕۆژانە چاوەڕێی پەیوەندی هاوڵاتیان لە ڕێگەی خۆمانەوە یا قایمقامێت و پارێزگا ئاگدارمان دەکەنەوە ئێمەش لژنەی تایبەتمانەیە دەچی یەکسەر سیرەکاتن و سامپڵ دێنی و فحسی دەکات دەی پشکنی ئەگەر خراپ و سزا درێتن. کەوای ئێوە لە کۆتاییدا لەگەڵ داخستنی بەنزیخانە حکومیەکانی نەخێر ئێمە بە ئەمەلی ئەوەین کە ئیش بکاتەوە دووبارە و بەنزین بە ساوڵاتیاندا باش بکاتن. هاوڵاتیان و شۆفێرانی هەرێمی کوردستان دەڵێن تا بەنزیخانە حکومیەکان هەبوو نرخی بنزین جێگیر بوو وە کوالیتیەکی باشی بنزینیشمان بەدەست دەگەیشت. بەڵام ئەوە ماوەی 3 ساڵە بەهۆی نەبوونی بەنزیخانە ئەهلیەکان هەم نرخ بەرز بۆتەوە هەمیش کوالیتی بنزینەکانی ئێستا وەکو پێشوو نەماوە و زۆر جار ئۆتۆمبیلەکانیان تووشی کێشە دەکات. هاوڵاتیان دەڵێن داخستنی بەنزیخانە حکومیەکان بە هیچ شێوەیەک لە قازانجی بەرژەوەندی گشتیدا نییە. پێویستە شان بەشانی بەنزیخانە ئەهلیەکان بەنزیخانە حکومیەکان بکەوێتەوە کار و خزمەتی هاوڵاتیان بکات. بۆ ئەمەش چاوەڕێی حکوومەتی هەرێمی کوردستانن لەوەی بەجددی بڕیارێک بدات و ئیتر بۆ لە مەودواش کارمەند و فەرمانبەرانی ئەو بەنزیخانانە کە 3 ساڵە بێکارن چیتر بێکار نەمینێنەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.